ئەزانین هەمومان کە ماوەی چەند ساڵێک کە بارودۆخێکی سەختی ئابووری ڕوو لە هەرێمی کوردستان گرتووە و هەموو لایەنەکان هەموو شتەکانی گرتوێتەوە بەمەش بارگرانێکی بۆ سەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە لە کەلوپەلەکان لە خۆراک لە هەموو شتەکان زۆر نرخان چۆتە سەر و بەتایبەتیش ئێستا کە بەرە وەرزی خوێندن ئەڕۆین لە وەرزی خوێندنە هەمومان ئەزانین کە بارگرانێکی زۆرە بە دایک و باوکان چونکە مناڵ تەلەبەکان پێویستیان بە جلوبەرگە پێڵاوە یان باڵین قرتاسی و جانتا هەموو شتێکە کاتێک کە ڕووەکەیتە بازار و مارکێتەکان ئەبینی نرخەکان زۆرن بەمەش یعنی زۆر قورسایی لەسەر شانی دایک و باوک دروست کردووە مەسەلەن ئەگەر دایک و باوکێک 3 مناڵ تا 4 مناڵی هەبێ زۆر زەحمەتە بۆی بەتایبەتی ئەوەش هەیە کە خوێندنگەکان تەبعەن زەی موحدن یعنی تۆ وەرە لەو ئەبێ لەو کاتەی خۆیان مەسەلەن دەوامی خوێندنی ئەمساڵ 11 دەستی پێ کردووە لەو بەروارەیە ئەبێ مناڵەکان ئامادە بن و جلوبەرگی کامل خوێندنیان پۆشی بێت ئەمەش ناڕەحەتە ڕەنگە منێک بتوانم ینی جلوبەرگ و پێداویستی مناڵەکەم ئامادە بکەم چەندەها ماڵ هەن چەندەها دایک و باوک هەن کە ناتوانن ئەو پێداویستیانە ئامادە بکەن لە قرتاس و لە جلوبەرگ ئەمەش بارگرانیە کە دروستی کردووە ئەبینین کە یعنی نە حکوومەت نە ڕەنگە خوێندنگەکانیش ئەو هاوکاریە نەکەن ینی خوێندنکە ڕاستە ئەبێ قوتابیەکە بەو جلوبەرگە ئامادە بێت لەو ڕۆژەیە بەڵام ینی خۆ هەموو دایک و باوکێک ناتوانن ڕێک لەو ڕۆژەیە ئەو جلوبەرگە ئەو پێداویستە بۆ ئەو مناڵە ئامادە بکەن وەکوتم دایک و باوک هەیە 4 مناڵ هەتا 5 مناڵی لە خوێندنگەیە ینی ئەبێت تۆ ئەوەنە جلوبەرگە ئەوەنە پێداویستی ئامادە بکەی کە زۆر زەحمەتە کەمی داهاتی دایک و باوک مەسەلەن بەهۆی ئەو بارە سەختە ئابووری کە ئەبینین ڕووی لە هەرێمی کوردستان بەگشتی کردووە ئەو بارگرانی دروستی کردو زۆر جارەیە قوتابی واز لە خوێندن ئەهێنێ بەهۆی هەژاریەوە بەهۆی نەبوونیەوە دەستی کورتە دایک و باوک ناتوانێت ئەو پێداویستەکانی خوێندنی ئامادە بکات بۆیە ئەمە لەسەر وەزارەتی پەروەردەیە یان با بڵین لەسەر ئەتوان خوێندنگەکان مامۆستاکان لیژنەیەک پێک بن یا وەزارەتی پەروەردە لیژنەیەک پێک بهێنێت با بتوانرێت لینکێک هەبێت لەنێوان ئەو مناڵەکانە دایک و باوکی مناڵەکان ئەو خێزانانی کە هەژارن کە دەستکورتن با نەبێتەوەی ئەوەی مناڵەکە لە خوێندن داوڕە جاریان مناڵێکی چواری سەرەتایی ئەدوێنی سێرەکەی ئیش ئەکا لەسەر جادێ ئەلاگە ئەفرۆشێ کلێنس چەند حیفە مناڵێک لەو تەمەنیا کە ڕەنگە ڕوبەڕووی کۆمەڵێ شتی نەشیا و خراپیش بێتەوە کە لەم سەردەما ئەبینین کە کاریگەری سۆشیال میدیا لەسەر گەنج و هەرزەکار و مناڵ و خەڵک بە ئەم زۆرە واب کرێ کە ئەم مناڵە واز لە خوێندن نهێنێ جاری وهەیە ئەبینین ئەبیستین لە زانکۆی قوتابیەکە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەوەی کە دەستی کورتە دایک و باوکەکە ناتوانێت پێداویستەکانی خوێندنی ئامادە بکە بۆیە لەسەر وەزارەتی پەروەردەیە کە بەدەم ئەمەوە بچێت کە نەهێڵێ ڕێژەی ئەوە نەخوێنەواری لە وڵاتە زۆر ببێت.